ئەو هێرش و لەشکرچێشی و تۆپباران و بۆمبارانی فڕۆکەی تورکیا کە لە بۆ باشوور دەیکاتن سەرەتا دەبێ ئەوەی بزانین ئەوانە شتی کاتی نینە ئەوانە لە پرۆسەی درێژی داگیرکارینە لە بۆ باشووری کوردستان کە بە بڕوای بە بڕوای کەنەکە ماوەی زیاتر لە 20 ساڵە کاری لە پێناوی دەکەن ئەوە بەشە ئەسکەریەکەیتی ئەگەنە لە زۆر بەشی دیکەش ئەوان کاریان لەسەر ئەوەی کردیا چۆن بتوانن باشوور داگیر بکەن لە هەموو لایەنەکانیان ئەوەی ئێستا دەیبینین ئەو هێرشەی ئەو جارە لە منتقەی ئاڤاشین و ئەوانیش هەر بەشەکە لەو پرۆسەی بەڵام یەک تشتی جیای هەیە ئەو جارە ئەوەی ئێمە هەستی پێ دەکەین کاتەکەی کە لەگەر ئەو مەسەلەی بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی ئەرمەنەکان یەک دەگریتەوە ئەوە پەیامێکی چەند لایەنەیە مەسەڵەن پەیامەکە لە بۆ هەموو دنیاە کە تورکیا لەسەر تورکیا و حکوومەتی ئاکەپا لەسەر بەرنامەکانی خۆیان و بەرنامەی پاکتاوکردنی ڕەگەزی لەگەر هەموو نەتەوەکانی ژێردەستیان بەردەوامی پێدەدەن پەیامێکی دیکەشە لە بۆ هەموو دنیا و لە بۆ خەڵکی کوردستان کە بەڵێ ئەوە پرۆسەی مەیە گەلی کورد قڕدەکەین لە ناوی دەبین وەکو ئەرمەنەکان ئەو دوو پەیامە دەبێ خەرک باش ئاگای لێ بیتن باش حسابی لێ بۆ بکاتن شتێکی گەورەیە بەڕاستی بەلای ئێمەوە شتێکی زۆر گرنگە بە بڕوایمە نەکەر ئەو ڕۆفترێکی زۆرە پێویستە لەسەر کورد لەسەر هەموو خەڵکی کوردستان بەگشتی نەکەر کورد ئەو خەڵکانی دیکەش کە لە کوردستاندا دەنیشن هەمومان ئەو مەوزوعانەی پشت ئەو هێرشانەی تورکیا پشت ئەو پرۆسەی کە تورکیا دەیکاتن شتەکانی پشتی بخێنینەوە کە گوتم قڕکردنی خەڵکی کوردستانە و داگیرکردنی کوردستانە لەبەر ئەوەی پێویستە هەمومان لە ژێر چەترێک لە ژێر ساواتێکیان لە ژێر چەترێک کۆ ببینەوە کە بە بڕوایمە کۆنگرەی نەتەوەی کوردستانە پێویستە هەموو حیزب و لایەنەکان حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بە کورد و غەیری کوردیش ئەوانەی کە لە کوردستان دەژین برا نەتەوەکانی دیکە ئاینەکانی دیکە تەنانەت هەموو ڕۆشنبیرانی کوردستان تەنانەت پیاوانی ئاینە ڕێز عاشیرەتەکان تاک بە تاچی کۆمەلگای کوردی بێن لە دەوری چەترە کۆ ببنەوە بە بڕوایمە ئەویش کۆنگرەی نەتەوەی کوردستانە لەوەی بتوانین بەرپەرچی هەموو ئەو پلانانەی داگیرکەری تورکیا بدەینەوە هەمومان دەزانین تورکیا لە ڕووی ئەسکەریەوە بەهێزە یەک لە دەوڵەتە هەرە بەهێزەکانی ناتۆیە کە سەرکەوتنی ئاسانتر دەکاتن سەرکەوتنی نزیکتر دەکاتەوە بەڵام لۆ وەی برین ئەو سەرکەوتنەی سەر نەگری پێویستمان بەو یەکگرتن هەیە پێویستە هەمومان لێی بینە دەنگ پێویستە هەر یەکمان لە مەجالی خۆی هەر یەکمان لە شوێنی خۆی مەبەستم کە دەرێم هەر یەکمان تاک بە تاچی کۆمەلگای کوردستانە بە حیزبەکان و بە غەیری حیزبەکان و بە ئاین و ئاینزایەکان و بە هەموو بەشەکانی دیکە بەوە ناتوانانی سەرکەوتن بینی ئەوەی هەتا ئێستاش نەیتوانێت سەرکەوتن بینی بە دەنگەوە هاتنی خەڵکی دڵسۆز و وڵات پارێز و نیشتیمان پەروەر بووە بە تایبەتی ئەمە وای دەبینین هێزی گەریلا هێزێکی بەهێزە هەتا ئێستا توانیتی هەتا ڕادێکی زۆر فەشەل بە پلانەکانی تورکیا بینی بە پاڵپشتی هەمومان دەتوانین بە یەکجاری پلانەکانی لەگۆڕ بنین بڵێ ئەو مەسەلەیە بەڕاستی تشتی خراپی لێ دەخوێندرێتەوە بەداخەوە یعنی تەمەنا دەکەین غەڵەت بین ئەمە لەوەی بەڵام پێدەچی پلانێکی ژێر بەژێر هەبی پلانێکی نانیشتیمانیانە ناوڵات پارێزیانە هەبی لە بینی ئەوانە کە دەرێم دیسان دەرێمەوە تەمەنا دەکەین غەڵەت بین بەڵام بە هەموو حالەتەکان حکوومەتی عێراق وەکو خاوەن سیادە لەسەر هەموو بابرین ڕووخای جوغرافی عێراق و هەروەها حکوومەتی کوردستان کە ئێستا ئەڵانەکە دەسەڵاتی کوردستان و پارێزی سنووری کوردستان لەبەردەستی پێویستە لەسەر هەر بەر لە هەر کەسێک پێویستە لەسەر هەمووی ئەوان بێنە دەنگ بەداخەوە مووقفیان لاوازە ئەمە ئەوەی زۆر بەخراپ دەزانین و داواشیان لێ دەکەین لە حکوومەتی عێراقیش بێنە دەنگ لەو مەسەلەیە و هەروەها داوای تایبەتمان لە حکوومەتی کوردستان و بە تایبەتیش لە پارتی دیموکراتی کوردستانە چکە ئەو منطقەیە زیاتر لە بەردەستیوانە لەو مەسەلەی بێنە دەنگ چکۆوە کارێکی زۆر گەورەیە ئەو مەسەلەک نییە تایبەت بی بەهێزەک و وەک تەبریز لۆ دەینەوە تایبەت بی بە پەکە یان بە تشتێک ئەو تایبەتە بە هەموو گەلی کوردستان و قڕکردنی گەلی کوردستانە دەبی لەوەی بێنە دەنگ ئەگەر لەوەی نێنە دەنگ ئەو پلانە تورکیا سەر بگریتن شتێک نامینێ بە ناوی قەوارەی کوردستان شتێک نامینێ بە ناوی کوردستانیش